بینەرانی ئازیز لێرەدا بینەر و بیسەری کورتە بابەتێک دەبن لە ژێرناوی ژمارەی منداڵانی کارکەر لە ئێران زیادی کردووە بە پێی ئاماری نافەرمی نزیکەی 1 ملیۆن دەبن کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان وەرمانگرتووە. منداڵانی کارکەر لە ئێران قوربانی دۆخی ئابووری و ناداتپەروەرین. محەممەد ڕەزا حەیدەراهی بەڕێوەبەری کاروباری زیان بەرکەوتوانی کۆمەڵایەتی سەر بە ڕێکخراوی خۆشبژیوی کۆمەڵایەتی ئێران دەڵێت بە گشتی لە ئێراندا نزیکەی 120,000 منداڵی کارکەر هەن. ئەمەش ئاماری فەرمیە. بە پێی راپۆرتە نافەرمیەکان ژمارەکە نزیکەی 1 ملیۆن منداڵە. بە پێی راپۆرتی ڕێکخراوی خۆشبژیوی ساڵی 2020 ژمارەی منداڵانی کارکەر 70,000 کەس بووە، واتە لەگەڵ خراپتربوونی دۆخی ئابووری ژمارەی منداڵانی کارکەری چەند قات زیاتر بووە. قاسم حەسەنی بەڕێوەبەری ئەنجومەنی پشتگیری لە منداڵانی کار دەڵێت کۆمەڵە هۆکارێک هەن کە منداڵانی کار ناچار دەکەن کار بکەن. هۆکاری یەکەم هەژاریە و ئەمەش ڕۆڵی سەرەکی هەیە. زۆر لە هۆکارەکانی دیکەش وەکو هۆکاری خێزانی، کۆمەڵایەتی و کولتوری باسییان دەکەن. ئەمانەش ڕیشەیان لە هەژاری و ناداتپەروەریدا هەیە. ئەو منداڵانەی لەسەر شەقام کار دەکەن تەنیا بەشێکی بچووکی منداڵانی کارکەرن. شاخی سەهۆڵی منداڵانی کار لە کارگا جۆرە و جۆرەکان و شوێنی دیکەی کار دەکەن کە زوڵمی زۆریشیان لێ دەکرێت. بەشێک لە منداڵانی کارکەر لە کارگا ژێرزەمینیەکاندا کار دەکەن کە چاودێریشیان لەسەر نییە. بە پێی یاسا ئەو کارگایانەی کەمتر لە 10 کرێکاریان هەیە چاودێری ناکرێن. لە بەرامبەر ئەو کارەشدا کە دەیکەن خاوەنکارەکان پارەیەکی زۆر کەمیان پێدەدەن. کاری ژێرزەمینی منداڵانی کارکەری ڕوبەڕووی مەترسیش کردووەتەوە. مەترسی ئالوودەبوون بە مادەی هۆشبەر، دەستدرێژی، خەمۆکی یان پارەکەیان بخورێت. جگە لە ئەوانە دەرفەتی چوونە قوتابخانەیشیان نییە. بە گوتەی محەممەد ڕەزا حەیدەراهی ژمارەی منداڵانی زبڵگەر زۆر بووە و دەڵێت کۆکردنەوەی زبڵ بۆ زبڵگەرەکان بازرگانیەکی سەرنجڕاکێشە و ئەوانیش بۆ ئەم کارە کرێکارانی هەرزان بەکرێ دەگرن. بۆیە کەڵک لە منداڵانی کار وەردەگرن منداڵێک کە دەبێ بخوێنێت و لەگەڵ هاوتەمەنەکانی یاری بکەن. منداڵێکی کارکەر دەڵێت یاری بەکار نایێت، کێشەکانی ئێمە چارەسەر ناکات، کێشەی ماڵمان هەیە، کێ پارەی خوێندنمان بدات. ئەوان زۆر جار ئاواتێکی گەورەیشیان نییە. منداڵی کارکەر ئاماژە بەوە دەکات ئارەزوم ئەوەیە لێرە ڕزگارم بێت و چی دیکە بۆ کار نێمەوە بۆ ئێرە. خەڵکی باکوورین و چینەوە بۆ باکوور، چی دیکە نەگەڕێمەوە. بەڵام ئەگەر بمانەوێت لەوێ بژین دەبێت زەویەک یان ئۆتۆمبیلێک یان شتێکمان هەبێ بۆەوەی کاری پێ بکەین، دەی ئێمە نیمانە. بەرپرسانی ڕێکخراوی خۆشبژیوی ئێران پێیان وایە کۆکردنەوەی منداڵانی کارکەر ڕێگە چارەی نەهێشتنی ئەوان لە شەقامەکان نییە، چونکە پاڵیان پێوە دەنێت ڕوو لە کاری ژێرزەمینی بکەن و مەترسیشیان لەسرە. بەڵکو ڕێگا چارە نەهێشتن هۆکارە ئابووری و کۆمەڵایەتیەکانی دروستبوونی منداڵانی کارە بۆ ئەوەی داهاتوویان نەسووت.